خۆشەویستان سڵاوتان لێبێ خۆشحاڵی جارێکتر لاڵقەیەکننوی بەرنامە دیداری تایبەت بەوە بەڕێز و خۆشەویستەکەین و خۆشەویستان بەرنامە ئەم جارێ دیداری تایبەتم کردو بۆ کار و چالاکیانی کە لە ناوەندەکانی خوێندندا دەست پێەکە وە کاکەدارین هەموو ساڵێک لە مانگی چواردا لە سەرەتای مانگی چوار لە ناوەندەکانی خوێندن چالاکی هونەریەکان دەست پێەکە بە خۆشحاڵیەوە ئەم ساڵیش بەبوونی ئەو قەیرانە دارایی و دواکەوتنی داوامی خوێندن لە ناوەندەکانی خوێندندا بەڵام چالاکی هونەری بەردەوامە ئەمیش بە خۆشحاڵی کە یەکەی چالاکی هونەری سلێمانی بەشی ڕۆژئاوا کار و چالاکیەکانیان لە سەرەتای مانگی چوارەوە دەست پێیەکە بەڕێز مامۆستا بەکر ئێستا لە لامان میوانە مامۆستای گیان بەخێر بێن بەڕێزت وەکو بەڕێوەبەری یەکەی چالاکی هونەری سلێمانی بەشی ڕۆژئاوا سەرەتا پێم بڵێ بەبوونی ئەم قەیرانە داراییە بە دواکەوتنی دەوامی خوێندن چەندێک خۆشبەختی لەوەی کارە هونەریەکان لە ناوەندەکانی خوێندندا بەردەوامە. بێگومان ئێمە وەک یەکەی چالاکی هونەری ڕۆژئاوای سلێمانی ساڵانە کۆمەڵێ پلان و بەرنامەی تایبەت بە خۆمان هەیە هەوڵ بین بە هەت شێوازێک بێت دڵی مناڵان و قوتابیان و خوێندکاران خۆش بکەین. ئەرکی سەرشانی ئێمەش لە ناوەندەکانی خوێندنە کاری هونەریە. بێگومان 2 ساڵ و ئەماوە بۆ 2 ساڵەچێت ئەم قەیرانەکە بەرۆکی تەواوی خەڵکی هەرێمی گرتووە و زیاتریش ناوەندەکانی خوێندن کار و چالاکی ڕووی لە کزی کردووە بەڕاستی. بەڵام ئێمە ئەم ساڵ وەک یەکەی چالاکی هونەری پاریش کۆمەڵە کاری شێوەکاری زۆر باشمان ئەنجامدات. ئەم ساڵیش کار و چالاکی و فیستیڤاڵی شێوەکاری لە باخچە ئەهلیەکانەوە دەست پێ ئەەکەین و نزیکەی 100 باخچەی مناڵان و قوتابخانەی بنەڕەتی خوێندنگای ئامادەی لەو فیستیڤاڵەدا بەشداری ئەەکەن. ئەگەر بینە سەر پێشەکەی هاوبەشی ساڵانەی باخچە ئەهلیەکان کە ڕێکەوتی بڵێم هەشتی چواری 2007 دەست پێیەکە ماوەی 2 ڕۆژ هەشت و 9 چواری 2007 لە کاتژمێر دەبۆ 12 لە هەڵی ولیۆمی حەنا دەست پێیەکە. بەڕێستان بەکر عومەر ڕەشید بەرپرسیەکەی چالاکی هونەری سلێمانی ڕۆژئاوا بەڕێز مامۆستا ماجد تەیب سەرۆکی بەشی شێوەکاری خۆتان سەرپەرشتیان پێشانگایە ئەکەین بابزانی ئەم پێشانگای ئەگەر بەڕێز بۆی بینەری تەلەڤیزیۆنی پەروەردی و بینەری بواری پەروەردە و مامۆستایانی خۆشەویست و خوێندکاران و قوتابیان ئاگاداری ئەم کارە چالاکیانە بن ئەگەر باسیم چالاکیانم وەکەی بۆ ئەوی بینەر لە تەواوی چالاکیەکان تێ بکە. بێگومان ئەم ساڵۆک و هەموومان ئەزانین بایکۆتی ناوەندەکانی خوێندن کرا بۆ باخچە و قوتابخانە و خوێندنگە ئامادەیەکان. دوا بەدوای ئەوە کە دەوام دەستی پێکردەوە زۆر بەڕێز مامۆستا کەمال نووری کە من هەموو کات وتومە خەمخۆرێکی بواری هونەر و وەرزشە لە شارەکەمانە دانیشتێکی ساز کرد لەگەڵ ئێمە لە چالاکی قوتابخانەکان باسی ئەوەمان کرد کە کار و چالاکی دەست پێ بکەینەوە بەڵام بە ئارەزوومەندانە ئەو قوتابخانە و خوێندنگانی کە ئەیانەوێت و مامۆسای هونەریان هەیە و ئەتوانن کار و چالاکی بکەن با ئێمە هەوڵێ بین لەوێەوە بتوانین جارێکی تر قوتابخانە و خوێندنگا لەگەڵ مناڵانە تێکەڵ بە هونەر بکەینەوە هونەر بخەینەوە سەر سکەیەکی تایبەت بەخۆی. پاشان ئێمە بیرمان لەوە کردەوە کە یەکەم دەستپێکی کارەکانمان ئێمە لە باخچە ئەهلیەکانەوە بکەین. باخچە ناحکومیەکان بێگومان ئەوان دەوامی خۆیان کردووە تا ڕادەیەکی باش بودجەیەکی تایبەت بە خۆیانیان لەبەردەسایە. بیرمان لەوە کردەوە کە ئێمە کۆمەڵە باخچەی زۆرمان هەیە نزیکەی 30 باخچەی ناحکومیمان هەیە. ئێمە پەیوەندیمان پێوەکردن لە ڕێی بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانیەوە بە تایبەت کاک بەهرۆز وەک بەڕێوەبەری باخچە ناحکومیەکان توانیمان لەو ڕێگەیەوە ئێمە بە کتاب ئاگاداریان بکەینەوە کۆبوونەوەیەکمان لەگەڵاکردن لە چالاکی قوتابخانەکان لەگەڵ مامۆسای هونەر و بەڕێوەبەرەکانیان بەڕاستی زۆر خۆشحاڵ بوون. بێگومان ئەمە دووەم کاری هونەریەکە لەگەڵیان ئایکن پارساڵیش هەر لە هەمان هۆڵی مامۆسا ولیۆمی حەنا فیستیڤاڵێکمان لەگەڵاکردن زۆر خۆشحاڵ بوون. بەڵام ئەم ساڵ بە چڕ و پڕتر مەسەلەن پار تەقیم و هەڵسەنگاندنمان بۆ نەکردن ئەم ساڵ پێیان خۆشە باخچە ئەهلیەکان ئەم ساڵ پێیان خۆشە کە تەقیم و هەڵسەنگاندنیان بۆ بکەین. ئێمەش پێمان باش بوو بۆ ئەوەی ببێتە منافەسەیەک لە بینی خۆیانە کام باخچەیە لە هەمان باشترە کامە مستەوای کەمترە ئەمەش ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئایا کامیان مامۆسای هونەری باشی هەبێت چونکە ئەو ئیشانە بە مامۆسای هونەر ئەکرێت مامۆسای هونەر ئەتوانێت بەهرە شاراوەکانی مناڵان بدۆزێتەوە و لە ڕووی تابلۆ پەخشی بکات.
کات ئەو هەڵسەنگاندنی کە ئەکرێ بۆ باخچە ئەهلیەکان کە ڕۆژی هەشتی چواری 2007 دەست پێەکە ڕۆژی شەمەکە هەڵسەنگاندن ئایا بۆ مناڵەکان ئەکرێ بۆ قوتابیەکان یاخود بۆ مامۆستاکە ئەکرێ؟ بێگومان ئێمە وەک چالاکی قوتابخانەکان قەت ئیشی مناڵمان تەقیم نەکردووە چکە مناڵ کائینێکی پاک بەریء زۆر ڕازگۆیانە ئەو کاری کە ئەیکات چ شانۆ بێت چ شێوە کار بێت چ مۆسیقا بێ چ کارێکی هەڵسو و کەوتێکی تر بێت چ نووسینی هۆنراوەکانیان بێت ئێمە بەشێکی کەشمانەیە بەشی شعر و پەخشانیشمانێ و ئەوە ئەگەر بەدوایی باسی بکەم کتێبەکەمانی شەڵا هەوڵە این کتێبێک یان بۆ چاپکەین ئێمە بەڕاستی ئیشی مناڵ قەت تەقیم ناکەین چونکە مناڵ هەر هێڵێک بکێشێت ڕاستی و پاکی تایە دەلالت لە شتێ ئەکات بەس ئێمە هەڵسەنگاندن بۆ مامۆسای هونەرەکە ئەکەین کە سەرپەرشتی ئەو پێشانگایی کردووە ئەو چوار کارتۆنەی کردووە کە ئیشی مناڵەکانە و کۆی کردوێتەوە کەواتە ئێمە بەست هەڵسەنگاندن بۆ مامۆسای هونەرەکەین لە هەموو کاتێکی شەروامان کردووە لە شانۆ و لە مۆسیقاش. ئەمە تەنها بۆ باخچە یاخود بۆ بنەڕەتیەکان بۆ ئامادە بۆ هەمووی ئێمە هیچ ئیشێکی مناڵ تەقیم ناکەن چونکە هەموو ئیشێکی مناڵ لە لای ئێمە هەر جوانە و هەر پاکە و پڕە لە ڕازگۆی و بەراعەت. ئەگە جیازێ بکەین لە نێوان ئەم ساڵ و ساڵی ڕابردوودا هەر لە مانگی چوار ئەگەر هەڵە نەبم چالکیەکان دەست پێ ئەکا بەڵام ئەم ساڵ جیاوازتر وەکو باست کرد سەرەتاش بەبوونی ئەو قەیرانە دارایی و دواکەوتنی خوێند و بوونی بایکۆت سەرەتای دەوام کە بەردەوامی بە بواری خوێند و پەروەردە و هونەریاوە ئەم ساڵ ئەو جیاوازیە کە باخچە ئەهلیەکان پێشکەوتون تەنها ئەوەیە کە بەهۆی حکمی خوێندنەکە بەڕاستی ئێمە لە کۆبنەوەکە ئەوەمان لەگەڵا باس کردن کە هەندێک لەو باخچانە مامۆسای هونەریان نییە بەداخەوە ئەهلیەکان بەڕاستی ئێمە چەندین جار داکۆکی ئەوەمان کردەوە کە مامۆسای هونەر شانۆ شێوەکار مۆسیقا لە ناو باخچەی مناڵانە هەبێت بتوانێت لەویا هونەر وەرزش خۆشەویستکە لای مناڵ دواتر خۆی ئەکەوێتە سەر سکە و لەگەڵ یا ئەڕوات بێگومان بە هەماهەنگی لەگەڵ مامۆسای هونەر ئێمە دایمە وتومانە با باخچەکان پڕ بن لە مامۆسای هونەر ئەوانیش زۆربەی زۆریان کە مامۆسای هونەریان هەیە تا ڕادەیەک زۆر باشە ئێمە بێگومان کۆمەڵی ڕێنماییمان کردن چونکە سەرپەرشتیارە بە ڕێزەکانی ئێمە سەردانی باخچە ئەهلیەکانیان نەکردووە بەڵام پێمان وتون ئەو باخچەی ئەو مامۆسای هونەرەی پێویستی بە ئێمە بێت ئێمە سەرپەرشتیاری هونەریمان ناردووە بۆ لایەن و کۆمەڵی ڕێنماییان کردوون و هەر بە کتابیش کۆمەڵی ڕێنماییمان پێگەیاندون کە چۆن ئەو فیستیڤاڵە بکرێت چۆن ئیشی مناڵ ڕێک بخرێت بە چ موادێک ئیش بکرێت بەڵام ئێمە بە خۆشحاڵیەوە پارساڵ ئیشی زۆر باشیان کردووە کۆمەڵ ئیشی زۆر باشیان کردووە کە ئەتوانم بڵێم نزیگە بنەوە لە باخچە حکومیەکان چکە باخچە حکومیەکان بەڕاستی کادر و پسپۆڕی زۆر باشی تایە ناوەندەکانی خوێندن حکومیەکان ئێمە بە تایبەت هونەری شێوەکاری ئەتوانم بڵێن لێوان لێوە لە مامۆسای هونەری شێوەکاری بەڵام تۆزێ مامۆسای شانۆ و مامۆسای مۆسیقیمان کەمە لە ناوەندەکانی خوێندنە بەڵام ئیشی زۆر باشیان کردو ئیشەکانیشان بەڕاستی لای ئێمە پەسەندە و جێی باە بۆ هەوڵدان بۆ ساڵانی داهاتوو وەک باسەکرد بواری مۆسیقا و شانۆش زیاد بکرێت لە دلیلەکە ئەم ناوەندی باخچانی کە باسە کرد هەر ئەوەنە بەشداریان کردووە؟ بەڵێ باخچە ئەهلیەکان ئەوەی سەر بە پەروەردەی ڕۆژئاوای سلێمانیە هەر ئەوەنن و پێم وابێ هەمووشیان بەشداری ئەکەن ئەوانەی کە هەن بەڵێ ئەمە بەشی ڕۆژهاڵاتیش تایبەت بەشی ڕۆژئاواش ئەوانیش پێم وابێت بیریان لە شتێکی وا کردوێتەوە چونکە چەند باخچەیەکیان ویستیان لەگەڵ ئێمە بەشداری بکەن دواتر وەکو چالاکی قوتابخانەکانی خۆیان وتیان ئێمەش پێمان باشە لە گروپێکە پێم وابێ ژمارەیان کەمە ئەوان 5 تا 6 باخچەیەک لەوانێ ببێت. مامۆستاگەر پرسیارێک پەیوەندی بەمەوە بابەتەوە نەبێت جاکاری لە نێوان پەروەردەی ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتە ئەم جیاوازێک کە کرا هەست ناکەی کار ئاسانیەکە بۆ بەڕێوەبەرێتیەکان بەڕای یەکێک لەوانە چالکی هونەری سلێمانی بەشی ڕۆژئاوا ئاسانتر کارەکانیانە دەست جاکاریەک کراوە ینی بەشی ڕۆژهەڵات جاکراوتە لەگەڵ بەشی ڕۆژئاوایە؟ وەڵاهی ئەوەیان تۆزە پرسیارێکی قورسە کارەکان باشتر سەرپەرشتیەکرێ ئێمە تا ساڵی 98 چالاکی قوتابخانەکانی سلێمانی سەرپەرشتی هەموو قەزا و ناحەکانی دەوروبەری سلێمانیمانەکە لە مەتەقەی ڕانی و قەڵاتزێ و هەتا دەربەنیخان و پێنجوێن و شارباژێر و قەرەداخ و هەمووی ئەمانە ئێمە فیستیڤاڵ و کار و چالاکیمان ئەکردیانە بەڕاستی زۆر سەرکەوتوش بووین بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە هەر پەروەردە و
ئێستا کاکە سیانزە پەروەردەمانەیە لە سنووری پەروەردەی سلێمانی سیانزە پەروەردەمانەیە سیانزە یەکەی چالاکی هونەریان هەیە بەڕاستی نازانم ئەمە تۆزێ ورد بۆتەوە پاشان وەکو سلێمانی ئێمە هەتا چەند ساڵێ لەمە و پێش ماڵبەندی سلێمانی ئێمە وەک چالاکی هونەری سلێمانی سەرپەرشتی هەموویمانە کرد ئیش و کارەکان ئێستا هەندێک گلەی دروزە بێ ئێمە پێشانگەی شێوەکاریمان ئەم هاوینە کردەوە بۆ هەفتا مامۆسای هونەری شێوەکاری سنووری پەروەردەی ڕۆژ ئاوا گلەیمان لێکرا بۆ لەگەڵ ڕۆژهەڵاتە پێکەوە ئەو ئیشەتان نەکرد بۆ ڕۆژهەڵات دواتر ڕۆژهەڵاتیش پێشانگایکی تایبەتی کردەوە ئێمە من حەز ناکەم هیچ هونەرمەندێک لە هونەرمەندێکی تردا ببڕێ ئێمە هەچەند ئیش بۆ مامۆسای هونەرەکەین بەڵام پێشەوەی مامۆسای هونەر بن خۆیان بە هونەرمەند دەزانن ئەو مامۆستایانی ئێمە بەڕاستی هەمووشیان هونەرمەندن دەرچی کۆلێژی هونەریان پەیمانگەی هونەر جوانەکانن ئەو گلەیەمان لێ ئەکرێ بۆچی جامانەکەنەوە ئێمە حەزەکەین پێکەوە خۆی گرنگی پێشانگا لەوەیە گرنگی کاری دەستە جەماعی لە هۆڵی و لە میحەنان لەوەیە کە قوتابخانەیەکی برای مەحمەد ئیشی قوتابخانێکی سەرچنار ببینێ تێکەڵبوونێکی هونەری دروزە بێ ئاڵوگۆڕێکی هونەری دروزە بێ خەیاڵ و فکری مامۆسای هونەر لەگەڵ مناڵ و قوتابیەکان هەمووی تێکەڵە بێ بەڕاستی شتێکی جوان ئایا بەدەستەوە ینی ئیسفادەی لێ ئەکرێ بەڵام ئەم جیاکردنەوەە من هەر پێم باش نەبوو لە ئەوڵۆ قەراریش بوو بەڕێبەرەتی گشتی کە تۆزێ ئاوا کۆی کاتەوە چەند چالاکیەک دەمچکاو بکرێ بە یەک ئەوەش نازانم ئەو بەرنامەیە هەبوو نازانم تا ڕادەیە گەشتۆتە چێ بەڵێ وەکوت ئاماژەی پێکەم لە بەشی بڵێم شعر و شانۆیە ئایا ئەمانە تەنها بۆ ئیشی بڵێم شێوەکاری ئەکرێت تەنها وێنە ئەکرێ چالاکیەکانی کە بەردەوام ئەبێ ئێمە بەڕاستی هونەری شێوەکاری هونەرێکی با بڵێم فەردیە من حکمەوەی کە خۆم شێوەکارم بە تەنیا ئەو ئیشە ئەکرێت یعنی وەکو شێوەکار بەڵام کاری شانۆ و مۆسیقا دەستە جەماعیە بەڕاستی تۆ بتەوێت کارێکی شانۆ بکەی پێویستیت بۆیە کە لە هەر مەکتەب و مناڵە بێنی ئەمە کۆیکێتەوە ئەمە زۆری پێچێت پرۆڤەیەکی زۆری ئەوێ بەڵام لەوانەیە لە دەرزێکی 35 دقەیە مامۆسایەکی هونەر بتوانێت چەند تابلوویەکی باشی لە مناڵەکان دەستکەوێت بەڵام ناتوانێت شانۆیەکی دەستکەوێت بە ڕۆژ و دوو ڕۆژ و بە چەند مانگێک دەتوانێت بەڕاستی شانۆیەکە بە چەند مانگێک دەتوانێت گروپێکی مۆسیقا کۆرسێکی مۆسیقا ڕقس و بالی و مۆسیقینێکی مۆسیقا کۆکاتەوە ئیشی تیا بکات ئەمە تۆزێ قورسە بەڕاستی بۆیە ئێمە لەم کاتی قەیرانەیە پەنامان بۆ هونەری شێوەکاری بردووە وەکو بەشی شێعر و پەخشانیش ئێمە ساڵانە ئەمە بە خۆشحاڵیەوە ئێڵێم ژمارە 6 ئەو کتێبەمان ئەگەر چاپیکەین شعر و پەخشانی مناڵانە وەکو پەروەردەی ڕۆژ ئاوای سلێمانی تاکە پەروەردەین کە ئەو بەشەمان هەبێ بەشی شێعر و پەخشان و کتێبەکانیان بۆ چاپکەین کتێبی ژمارە 6 ئێستا لە هەوڵی ئەوەیان کە مناڵ پارێز ئێمە ئەبێ هەوڵبین بۆ مناڵ لە زۆر دەرگابین بەڕاستی چونکە پەروەردە بودجەیەکی لە بەردەسانە ماوە بتوانین لە ڕێی مناڵ پارێزەوە نزیکەی 7 بۆ 8 مناڵ بە تەمەنەکەی و پۆلی چەنە و بە وێنەیەکی خۆیەوە لەو کتێبە ئیشەڵا بۆیان چاپەکەین لە هەوڵی ئەویان ئێستا وەک شێعر و پەخشان بەردەستی کێیەکەوێ ئەم پەرتووکە ئەو پەرتووکە ساڵانە بڵاومان کردوێتەوە نوسخەیەک لە فیستیڤالێکا بێگومان ساڵان نوسخەیەک ئەدرێت لەگەڵ بڕوانامێکی ڕێزلێنان نوسخەیەک ئەدرێت بەو مناڵە لە لای خۆی ئەپارێزرێت لە چالاکی قوتابخانەکان لێمە چەندین ئەرشیو پارێزراوە و نوسخە ئەدرێ بە کتێبخانەی قوتابخانەکان ئەگەر عەدەدمان زۆر بۆ چاپ بکرێت بەو شێوەیە ئەوەمان کردەوە ڕاستیە کارێکی جوانە بۆ پەروەردەی مناڵ ئەکرێت لە باخچە ئەهلیەکانە بێگومان هەموو شتێک لایەنی ئیجابی و سلبیەکەی ئایا ئەمە کە ئێوە ئەیکەن ئەمساڵ بە چڕۆپڕتر و جوانتر ئەیکەن بە حکمی ئەو قەیرانەدارایە باخچە ئەهلیەکان پێش باخچە حکمەکان ئەکرێ لایەنی ئیجابی باشترێکە یعنی ئەبینن بڵێم ڕنگدانەوەی ئەوانیان کاردانەوە ئەویان لایەنێکی ئیجابی بێ پێیان خۆش بێت بەتەکیید بەڵام ئێمە بۆیە ئەمەمان کرد باخچە ئەهلیەکان لە سەرەتای ساڵە دەوامیان کردووە بودجەیەکی تایبەت بەخۆیان لەبەردەسایە بەڵێ مەوسی پرسیارەکەمە بۆ ساڵانە ئەمە نەکراوە ئێستا باخچە ئەهلیەکانیش پێشەنگا 2 ساڵە بەڵێ پێشەنگیان بۆکەینەوە کاردانەوەیان باشە ئەنی پێیان خۆشە بەڵام بەتایبەتی ئیداری باخچەکە و ئیداری خوێندنەکە زۆر هاوکارمانن زۆر بە هەماهەنگی ئیشەکە ئەکەین
من پار ساڵ پێم ڕاگەیان ئەگەر وەسیم قەیرانە باش بێت ئاوەڕێکیان لێ ئەینەوە کە هوەری شانۆ مۆسیقاشیان بۆ بکەین بتوانین تیپی مۆسیقایان تیا دروستکەین بتوانین چەندین تیپی شانۆیان بۆ بکەین وە خۆت ئەزانی ساڵانی پێشوو لە هۆڵی مامۆستا لە میوحەنا و هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکان و هۆڵی تەوار و لەم هۆڵانە ئێمە نزیکەی ساڵانە 25 بۆ 30 تیپی شانۆی عەرزیانە کرد و تەواوی باخچەکان لە ناو باخچەکانی خۆیانە فیستیڤاڵی جگەل لە شێوەکاری فیستیڤاڵی شانۆ مۆسیقا کە لە باخچەکانە ئەم دوانە یەکەگرێتەوە شانۆ و مۆسیقا لەسەر هۆڵی لەسەر مەسرەحی باخچەکان یەکەگرێتەوە کە ساڵانە ئێمە فیستیڤالمان بۆ کردن بۆ تەواوی باخچە حکوومیەکان بەڵام باخچە ئەهلەکانیش ئەم ساڵ بەهۆی ئەم وەزعی کە هەمومانەی بینین بەڵام من پار بەڵێنی ئەوەم پێیان کە شانۆ مۆسیقاشان بۆ بکەین بەڵام وەسعەکە وایە ئێستاش من لێرە دووبارەیەکەمەوە ینی جگەل لە شێوەکاری حەزەکەم ئیشی شانۆ و مۆسیقاشان بۆ بکەین هەردوو ناوەندەکەمان ناوەندی شانۆ و مۆسیقاش پابندن بەوە کە هاوکارە بچکەویش مناڵی شارەکەمانن ئێمە هیچ فەرقێک ناکەین لە بینی ئاهلی و حکومی ئەوان بە شێوەیەک حکومی بەشێک بەڵام لای ئێمە هەمویان مناڵن ئێمە هونەرەکەین ینی مناڵ دڵخۆشەکەین بەڕاستی بۆ ئەم ساڵ ینی ئارەزوومەندانێ بۆ 2 ساڵەکە ئەهلەکان بەشداریەکەن بەڵێ ئەوانیش هەر ئارەزوومەندانە بۆ زۆرمان لێ نەکردوون وەک پێم وتی هەندێکیان مامۆسای هونەریان هەر نییە بە هیچ شێوەیەک من خوازیارم ئەوانیش هەوڵ بن مامۆستا چونکە ئەوان ئاسان مامۆسای هونەریان دەزەکەوێت پێویستی بە تەعین بوون و عەقد و شت نییە یەکسەر هەر مامۆستایەک کە خریجی کولیە بێ یان پەیمانگای هونەر جوانەکان کۆلێژی هونەر مەبەسمە ئەتوانن بیبن چونکە لە بەرامبەر و هیلاکێ ئەوان مەبلەغی پارەی ئێنێ بە ئاسانی ئەتوانن دەستیان کەوێ و من خۆزگە ئەخوازم کە بەڕێوبەری باخچەکانی ناحکومیەکان بیر لەوە بکەنەوە کە مامۆسای هونەر زۆر زەرۆرە لە شانۆ شێوەکار هەم ئیشێکیش دەست مامۆسای هونەرەکە ئەکەوە کە تەخەڕوجی کردو و تەعین نەبووە و هەم خزمەتێکی ژەکە بە مناڵان کە دایکان و باوکان زیاتر پێیان خۆشە مناڵەکانیان نازەمەوە کەم تا زۆرێک بەرگوێمان ئەەکەوێت لە باخچە ئەهلەکان بن بە حکمی بوونی داوامێکی دوور و درێژ تر باوکە و دایکە لە هەر بوارێکە کار بکەن لە فەرمانگەیەک یاخود لە کەرتێکی تایبەتە کار بکەن بۆ وەکو باست کرد گرنگە بواری شانۆ بواری هونەر بەڵام وەکو شانۆ مۆسیقا شێوەکاری لە باخچە ئەهلەکانی شەهابێ ئەگەداریشین دایکان و باوکان و خوێنکاران و قوتابیان بە ڕێستان بە ڕێزیشمان لە تەلەڤیزیۆنی پەروەردەی مانگی 4 یا مانگی 5شی لەگەڵە چالاکی ترین مانگە بە تایبەت مانگی 4 بۆ ناوەندەکانی خوێندن داوامە حکومیەکانیش دەست پێیەکەنەوە بە کار و چالاکی بەڵێ ئێمە نزیکەی 75 بۆی لەم بەرنمەیەوە ڕکلامێک پێ بۆ هەرێک بۆەوەی کە کار و چالاکی ناوەندەکانی خوێندن دەست پێیەکە ئێمە دوو گروپمان ئامادە کردووە ئەوەش هەر ئارەزوومەندانە بووە زۆرمان لە هیچ بەڕێوەبەر و مامۆسایەکی هونەر نەکردووە لەسەر داوای بەڕێز مامۆسا کەمال حەزمان کرد جارێکی تر هونەر بێنینەوە ناو هۆڵەکان بەردەوامیەکە بێت چونکە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری و هونەرە کە چەند ڕۆژێ لەمە پێش لە ڕۆژی شانۆیە کۆمەڵە ئیشی باشیان کرد سلێمانی من دەستخۆشیان لێکم لە سندیکای هونەرمەندان و ڕۆشنبیری کە هەسان بەوە بەڕاستی چکە سلێمانی شارێکە بەردەوام بەبێ هونەر ناتوانێت بژی بەڵێ ئێمە لە دوو گروپاڕی ڕێکمان خستون کە 75 باخچەی مناڵان و قوتابخانی بنەڕەتی و خوێندنگای ئامادەین گروپی یەکەمان لە 12 ئەکرێتەوە هەر لە هەمان هۆڵی مامۆستا لە میوحەنا ئەم گروپە جیاوازە لە ساڵانی پێشوو جیاکاریەکمانە کرد باخچەکان بەجیا بنەڕەتی بەجیا ئامادەیەکان بەجیا ئەم ساڵ لە گروپی یەکەمە هەڵمانەوە باخچەی شیتیا بێت باخچەی مناڵان قوتابخانەی بنەڕەتی خوێندنگای ئامادەی بۆ ئەوەی ئەمە تێکەڵبوونی دروزە بێ و زیاتر ئەو مناڵە سەیری ئیشی ئامادەیەکان کە ئامادەیەکان سەیری ئیشی مناڵەکان کەن کە چۆن بە چ مەرحەلەیەکە خۆیان تێپەڕین و گەشتونەتە ئەوێ لە گروپی دووەمیش کە لە 16 ئەکرێتەوە هەر لە هەمان هۆڵی مامۆستا لە میوحەنا و کاتژمێر 10 سەر لە بەیانی قوتابخانەی بنەڕەتی و خوێندنگای ئامادەیەکانن بەبێ باخچە چونکە بەڕاستی باخچە حکومیەکان کە بەهۆی نەبوونی دەوامێکی زۆرەوە کە بیدایەت ئەم بایکۆت و شتەڕوویە نەیانتوانیوە کۆمەڵێ ئیش بکەن و خۆیان ئامادەکەن پێم وابێ نزیکەی دەباخچەیەکی حکومی ئەم ساڵ ئیژەکەن مامۆستا بێگومان باستم کرد پەرچالاکی تر لە مانگی 4 پێیان خۆشە ئەو خوێندکارانە ئەبێتە
کارێکی تەرفیهی بۆ مامۆستایان و بۆ مناڵانیش وەکەزانین ئێستا وەکو ساڵانی ڕابردووبوونی چوونە دەرەوەی بەتایبەت لە سەیرانگاکانە سەیرانکردن ماوەی قەدەغە کرا چەند ساڵێک بە حکمی ڕووداوی تڵتەچێن ئەتوانێت ئەمە بڵین کارێکی بڵێ چۆن بڵێ تەرفیهیە بۆ مناڵ و مامۆستاکەش بەتەکی دێمە ساڵانە هەموو کاتێ بەڕێبەرەکانمان ئاگادار کردوێتەوە کە 2 ڕۆژ بەردەوامە بێ ئەو پێشانگایە ئەتوانن مناڵ بێنن ئەو شمان بینیومانە و لە کەناڵ هەر کەناڵێکی ڕاگەاندن کە ئەو نیە تەختی کارەکەی کردو بەجلی کوردی بەجلی ڕەنگا و ڕەنگانی جەوێکی خۆش دروست دەکەن بۆ خۆیان ئێمە بێگومان هەموو شێوازەکانمان تاقی کردوێتەوە چەند ساڵێ بەر لە ئێستا لە 2003 و 2004 تا 2007 لە هەر قوتابخانەیەکە ئەمە فیستیڤالێکمانە کرد ناومان نابوو ڕۆژی قوتابخانە ڕۆژی خوێندنگە یان ڕۆژی باخچە ئەو ڕۆژە فیستیڤالی شێوەکاریش ئەکرا و ئیشی مۆسیقا و شانۆشی تیا ئەکرا شعر خوێندنەوەشی تیا بوو وتاریشی تیا بوو کۆمەڵێ شتی زۆر باش بەجلی کوردی ئاڵاواڵاوە بەڕاستی ئەوە ڕۆژێکی خۆش بۆ مناڵان بەڕاستی دواتر ئەو بەرنمەیەمان گۆڕی کە کاتی زۆر ئەویست ئەو فیستیڤالانش ئەکەوێتە نزیک ئیمتیحان و ئەوانە لە مانگی چوارە دواتر بەرنمێکی کەماندانە بەپێی موقعی جۆگرافی سلێمانیمان کرد بە چەند بەشێکەوە مەسە قەزاونەحەکان ڕۆژێ قەرەداغ ڕۆژێ شارباژێ ڕۆژێ دوکان ڕانیە پێنجۆن ئەوانەمان جیا کردەوە سلێمانیشمان بەپێی موقعی گەڕەکەکان جیا کردەوە چەند گەڕێکێک لە یەکەوە نزیکە لە هۆڵی قوتابخانەیەکە ئەو فیستیڤاڵەمان بۆ ئەکردن ئەمە شتێکی زۆر باش بوو کە مناڵان قوتابخانێکی کەشیانە بینی هەم تێکەڵبوونێکە بوو لە بینی بەڕێوەبەر و مامۆستایانی شابەڕاستی جگەل لە مامۆستای هونەر مامۆستاکانی تریش هەموو ئەو ڕۆژە ئامادە ئەبوون ئەمەش شتێکی زۆر باش بوو تقریبا سلێمانی نزیکەی بە 7 گروپ ئاوا هەموویمان تەواو کرد فیستیڤاڵەکان دواتر بیرمان لەوە کردەوە کە شێوازێکی تر مەسەلەن بدۆزینەوە ئەم ڕێگانەمان هەموو تاقی کردوێتەوە هەمووی بۆ تێکەڵبوونی هونەرە بۆ خۆشەویستکردنی هونەرە بۆ مناڵان بەڕاستی دوایی لە هۆڵەکانە ئەوەمان بۆ کرد مەسە هۆڵی ویلیەم یوحەنا چەند گروپێک بانگەکەین مەسەلەن لە پێشانگای پۆستەر و بڵاوکراوە کە پێشانگای پۆستەر تایبەتە بە مامۆستای هونەر یان پێشانگای بڵاوکراوە ئیشی مامۆستا و مناڵە پێکەوە ئەبێ مامۆستا بە شێوەیەکی جوان بڵاوکراوەکە بکە و مناڵ بێشتی تیا بنووسێت ئەو شتێک کە ئەوێت بینووسێت بە خەتی مناڵ چونکەمە تەقیم لەسەر ئەوە ئەەکەین کە ئەبک ئیشەکەی مناڵ بێ هەوڵمان ناو ئەم ئیشانە هەمووی تاقی بکەینەوە هەمووی بۆ خۆشەویستی مناڵ بۆ ئەوەی مناڵ ژیانی لاخۆش بێ جەوی قوتابخانەی خوێندنگاکەی لاخۆش بێ جەوی باخچەکەی لاخۆش بێ کاکە لە باخچەیەکە هونەر و وەرزش دەربێنە ینی مناڵ بێتاقە دەبێ بێزارە بێت لە بنەڕەتیەکانە کاکە لە ئامادەیەکانیشە بەڕاستی لەم دوای بایکۆت و دەستپێکردنەوەی دەوامە زۆر لە بەڕێوبەرە بەڕێزەکان وانەی هونەر و وەرزشیان لابرد بوو لە جەدۆلە بەداخەوە ینی من قسەم لەگەڵ چەند بەڕێوبەرێک کرد ئەڵێ فریای ئەوە ناکەوین دەرزی نەزاری ئەویش ناحەقی نییە ئەویش ناقینی ئەڵێ مادەکان زۆرە مامۆسا بۆی تاو ناکرێت ناچارین ئەوە تا لەگەڵ چەندین بەڕێبەری بەڕێزا من بە خۆشحاڵە سپاسیانەکەم کە دڵی ئێمەیان نشکان وتیانە لەبەر ئێوە هەر ئەمڕۆ جەدۆلدا ئەنینەوەکە وانەی هونەریتی ئەکەنەوە چونکە بەڕاستی بۆ قۆناغی سەرەتایی بنەڕەتی زۆر زەرورە ئەو کە دەرزێ 2 دەرس هەیە بەڕاستی دووانە هەیە لە هەفتەیەەکە کە مناڵە ئەوە هینەکە بەڕاستی بێزارە بێوانەی سرود هەبێوانی هەر کارێکی هونەری کەیسا جیاکاریە کراوە لە هونەر و بەڵام لە سرود و گۆرانی وتن و ئیشی شانۆیە کاتە لەم بارودۆخەک باست کرد ئارەزومەندانەش لە بەشداریکردنە چیت هەیە بۆ مامۆستایانی هونەر وەکە زانی مامۆستایانی هونەر هەر و قوتابی و خوێنکارە بەکارەهێنێتەوە کە لە قۆناغی بنەڕەتی یاخود ئامادەیە وەک لە دایک بوو ساڵیادی شاری سلێمانیە وەکە بین لە یادەکانی نەورۆزە بۆنە کوردەواریەکانە کاری هونەری بەردەوامە بینین لە شەقامی سالممان هەیە ئەم کاری هونەریانە بەردەوام ئەبێت لە کاتی داوامی فەرمیش و نافەرمیە چیت هەیە بۆ مامۆستایانی هونەر بە شێوەیەکی گشتی بەڕێز وەکو بەرپرسیەکەی چالێکی هونەری ڕۆژئاوا وەڵام من لێرەوە سپاسی هەموو بەڕێوەبەرەکانەکەم زۆر هاوکارن لەگەڵمان بە تایبەت ناوشاری سلێمانی بەڕاستی چونکە ئەگەر بەڕێوەبەر هاوکاری مامۆسای هونەر نەبێت یارمەتی نەیات بەڕاستی مامۆسای هونەریش ناتوانێت ئەو خزمەتە گەورەیە بکە بەڕاستی من زۆر جاری وتومە ئەگەر لە قوتابخانەی خوێندنگەیەکە لە باخچەیەکی مناڵانە
مامۆسای هوەری تیانە بێت ئەو شوێنە نەقسێکی تایە بەڕاستی مامۆسای هوەر زۆر کاریگەر و زەرورە چۆن ئێستا توێژەری کۆمەڵایەتیش بە خۆشحاڵیەوە تەواوی باخچە و بنەڕەتی و ئامادەیەکانی گرتووەتەوە ئەو من لێرە سوپاسیانەکەم ئێمە چونکە ئەوانیش هەر لای ئێمە لە چالاکی قوتابخانەکان لەوێ شوێنەکان لای ئێمە وەکو توێژەری کۆمەڵایەتی کاک جەزا و کاک ئەو برادەرانە بەڕاستی زۆر هاوکارمان بوون چونکە ئێمە لە ڕێی توێژەرەوە جارێکە چونکە توێژەر سەرپەرشتی هەموو کۆبوونەوەکانی دایکان و باوکانەکات ئەویان پێڕاگەیاندون کە هوەر و وەرزش چەند کاریگەرە دایکان و باوکان باڕێ نەگرن لە مناڵەکان بەڕاستی و ئێمن لێرەوە با بچمەوە سەر پرسیارەکەی جەنابەت بەڕاستی سوپاسی تاوی مامۆستایانەکەم زۆر هاوکارمانن زۆر چالاکن زۆر سەرکەوتون ئێمەش بە خۆشحاڵیەوە ئەو مامۆسانی کە بەشداری ئەکەن بە پێی توانە ئەتوانین بڕوانامی ڕێزلێنانیان بۆ بکەین ساڵانی پێشوو ئەو مامۆستانی کە بەشداریانە کرد کەم تا زۆر توانیمانەوەی پلەی سەرکەوتوی هێناوە ڕێز و سپاسی بۆ بکەین خۆمان سپاسی بکەین و بتوانین خەڵات بین بەو مناڵانی کە سەرکەوتوو بوون بەڵام بەڕاستی ئەمانە تۆ هەر ڕێز و سپاسیش و ئەوانش تۆزێک کەم بۆتەوە بەز لە ئیشەڵا بتوانین ئەوانەی کە سەرکەوتون بڕوانامەی ڕێزلێنانیان بۆ بکەین بەڵام بۆ هەموو باخچە ئەهلەکانمان کردووە بۆ مامۆسای هوەری باخچە ئەهلەکان و بۆ ئیدارەکەشیمان کردووە وەکو بڕوانامەیەکی ڕێزلێنان بۆ ئەوەی بۆ ئەم ساڵ بەڵێ ئیشەڵا چەند ڕۆژێ دوای پێشانگاکە ئەو بڕوانامە ڕێزلێنانە بۆ بەڕێوەبەریش و بۆ مامۆسای هوەریشمان کردووە من دەستخۆشیان لێ یەکەم خوازیارم تەواوی مامۆسایانی هوەر ڕەچاوی ئەو بەرنامەیە بکەن کە بۆمان داناون ئەو ڕێنماییانی کە بۆمان ناردوون بۆی بتوانین بە شێوەیەکی جوان ئەو فیستیڤاڵە ئەنجام بین ڕۆژی یەکەم بۆ میوانەکانە ڕۆژی دواتر ئەتوانن هەموو کەس و کاری قوتابیان و خوێندکاران ئامادە بن فیستیڤاڵێکە هەشتی چوارەکرێتەوە یەکەم ڕۆژ بۆ بڵێن باخچەکان خۆیان و مناڵانە ڕۆژی دواتر ئەتوانن بۆ تەواوی باخچەکە و کەسوکاریان بێن زۆر زەروریە دایک و باوک بێن ئیشی مناڵەکەیان ببینن چونکە هوەری شێوەکاری زۆر کاریگەرە زۆر جار ئەتوانی توێژەری کۆمەڵایەتی لە ڕێی هوەرێکی شێوەکاریەوە لە ڕووی چەند هێڵێکەوە ئەو مناڵە بخوێنێتەوە بزانێت مناڵێکی گۆشە گیرە مناڵێکی ڕەشبینە مناڵێکی چۆنە بەڕاستی چۆن ئەوەی لە زات و دڵیایەتی لە نێتیایەتی چۆن دەری بڕێتە سەر ئەم پەڕەکاغەزە سپیە ئایا چ ڕەنگێکی بەکارهێناوە کەواتە ئەتوانێت دایک و باوکەکەش لێوە بزانم مناڵەکان بخوێننەوە کە ئەم مناڵە چۆنە بەڕاستی هەبووە ئەم بەهرەی مناڵە ئەنجامێکی بێ بۆ ناو کۆمەڵگەکە یعنی لە بواری هەرچ بوارێکی هوەریە بێ بە گەورەیش بیبینەوە دوای دەرچوونی لە زانکۆ و پەیمانگاکانە لە بواری هوەرا بەردەوام بێ بێگومان چالاکی قوتابخانەکان ساڵی 1962 کە دامەزراوە هەتا ساڵی 1970 جێی ئەو فەراغی پڕکرد بۆ کە پەیمانگای هوەرە جوانەکان یا کۆلێژی هوەر نییە لە سلێمانیا واتە لە 62 هەتا ساڵی 80 خزمەتێکی زۆری کردو ئەو کەسانی کە لە بواری هوەریە ئێستا ئیژەکەن و دەرکەوتون و ناسراون چ سلێمانی و دەرەوەی سلێمانیش بڕوا بکە چالاکی قوتابخانەکان خزمەتی هونەرمەندانی دەرەوەی سلێمانیشی کردووە ئەمانە هەمیان لە چالاکی قوتابخانەکان و بەهرەکانیان دەرکەوتووە لە لای مامۆستا ویلیەمی و حەنا و لای بەشی شان و لای سمکۆ عەزیز ئەوانە بەڕەحمەت بن کە خزمەتێکی زۆریان کردووە لەم شارەیە و هەتا ئێستاش ئێمە دەستگیرۆی ئەو مناڵانە ئەکەین ئێستاش با ئەوەت بەنمونە بۆ باسکەم تیپی مۆسیقامانێ ئێمە کە ئەو بەڕێزەوە مامۆستا برایم سابر مامۆستا زانای مەحمۆژار مامۆستا دلێر حسێن ئەمانە ئێستاش ڕۆژی جومعە و شەمانیەنەوە خۆبەخشانە دەرزیان پێ ئەڵێنەوە ئەمانن ئەو قوتابی خوێندکارانە ئەگەیەن لە کۆلێژی هوەریان پەیمانگای هوەرە جوانەکان بەبێ هیچ مقابلە ئەرکی سەرشانی ئێمە دۆزینەوەی ئەو بەهرانەیە یان لە بەشی شانۆیە ساڵانە 25 بۆ 30 تیپی شانۆ دروستەکرا لە ناو ناوەندەکانی خوێندنە بێگومان ئەوانی کە ئێساچنە کۆلێژی هوەریان پەیمانگای هوەر جوانەکان ئەبنە هوەرمەند هەمووی لە مناڵیەوە لە چالاکی قوتابخانەکان و گەشتێکدراوە لە ڕۆژی گیانی شانۆیە بوو ئەو کەسانشی کە ئەگەر بەردەوامیان لە بواری هوەرانەوە بەڵام بەهرەیەکیان تیا بەشداری کارە هوەریەکانیان کردووە بێگومانەوە دەستخۆشیەکە مامۆستاگە من زۆر سپاس دەکەم کە ئامادە بووی لە بەرنامەی دیداری تایبەتە کە پێشانگای هاوبەشی ساڵانەی باخچە ئەهلیەکان کە ڕۆژی 8 و 9 2007 دەست پێکە خۆشبەختانە هیوادارین پێشانگایەکی جوان بێ و پێشانگایەکی سەرکەوتوو بێ و بەردەوامیش بێ لە کارەکانە
دواوشە ئەگەر هەت بێ بۆ بەرنامەکە سوپاس دەکەم. من زۆر سپاسی جەناب دەکەم، زۆر سپاسی ئەو برادرانی پشتی کامێراکەم کە ئەرکیان پێمانەوە کێشە. خوازیارم فیستیڤالێکی زۆر باش و گونجاوێ بتوانین بۆ ساتێکیش خزمەت بە مناڵانی شارەکەمان بگەێنین، بزێ بخینە سەر لێی مناڵان و ئاڵ و گۆڕێکی هوەری چڕ و پڕتر دروست بێت لە شارەکەمانە و جارێکە من سپاسی ئەوەکەم. بەڕێز ماڵسە عومەر ڕەشید بەرپرسیەکەی چالەکی هونەری سلێمانی بەشی ڕۆژئاوا زۆر سپاس دەکەم. میدەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵ بووین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دیداری تایبەت کە بە ئێوەی بەڕێز و خۆشەویستمان پێشکەش کرد تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. سپاس.